بنەوی خۆی گەورە و میهرەبان لە هەواڵ و کاردانەوەی وێب تیڤی ستاندەر لەگەڵتانم. هەوڵی هەڵوەشاندنەوەی بڕیارێکی کۆمیسیۆن بۆ هەڵبژاردنی دەوری وڵات دەست پێ دەکات. لە دوو ڕۆژی ڕابردوو کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق بۆ یەکەم جار بڕیاریدا دانانی سندوقی هەڵبژاردن لە دەروی وڵات بۆ هاوڵاتیانی عێراق هەڵوەشێنێتەوە. لە هەڵبژاردننی پێشوش لە 21 وڵات بەشداری هەڵبژاردنەکانیان کرد کە تەنها 100,000یان بەشداری هەڵبژاردنیان کرد. کۆمیسیۆن هۆکاری بڕیارەکە بۆ کێشەی تەکنیکی تۆماری دەنگدەران بە شێوەی بایۆمەتری کێشەی تەندروستی دەگەڕێنێتەوە. بڕیارەکە کاردانەوەی جیاوازی بە دوای خۆی داهێناوە. ئەوانەی پشتیوانی لە هەوڵی کۆمیسیۆن دەکەن پێیان وایە ئەوە هەوڵێکی باش دەبێت بۆ کەمکردنەوەی تەزویر، چونکە لە هەڵبژاردننی ساڵی 2018 زۆرینەی تەزویرەکان و کڕین و فرۆشتنی کورسی لە ڕێی سندوقەکانی دەروی وڵات ئەنجام درراوە. بەو هۆیەوە تانە لە سەرجەم سندوقەکانی هەڵبژاردن لە هەردوو وڵاتی ئوردن و لوبناندرا. ئەوانەشی دژایەتی بڕیارەکە دەکەن پێیان وایە بڕیارەکە نادەستوری و نادیموکراتیە و پێویستە مافی هەموو عێراقیک لە بەشداریکردن لە هەڵبژاردن پارێزراو بێت. محەممەد بەیاتی سەرکردە لە هاوپەیمانی فتح ڕایگەیاندووە. ئەوان دژی ئەو بڕیارە لە دادگای ئیتیحادی سکاڵا تۆمار دەکەن و بڕیارەکە ڕەت دەکەنەوە. بەشێک لە سونەکان پێیان وایە ئەو بڕیارە دژی ئەوانە بەو پێی ڕەوەندی عێراقی سونە لە دەرەوە زۆرن. ئەحمەد جبوری پەرلەمانتاری سونە ڕایگەیاندووە پێویستە لە پاڵەوە دەنگدانی هێزی ئەمنی و سەربازی و حەشدی شعبیش هەڵوەشێتەوە. هەرچی سەبارەت بە کووردا ڕێبواردەها پەرلەمانتاری یەکێتی ڕایگەیاندووە پێشوازی لە بڕیارەکە دەکەن چونکە تەزویر کەم دەکاتەوە. پارتیش بە فەرمی هیچی لەسەر بڕیارەکە نەگوتووە. ئەوە نەبێت دەستگای هەڵبژاردنەکەی ڕایگەیاندووە بڕیارەکە نادەستوریە. چاودێران پێیان وایە ئەگەر ئەو بڕیارەی کۆمیسیۆن لە ژێر فشارەکان هەڵنەوەشێتەوە سەرەتایەکی باش دەبێت بۆ ئەوی کۆمیسیۆن بتوانێت بڕیاری تریش بدات بۆ کەمکردنەوەی کاریگەریەکانی تەزویر، بەتایبەت هەڵوەشاندنەوەی دەنگدانی ئاوارەکان و هێز ئەمنی و سەربازیەکان وەکە دەگوترێت ئێستا لە کۆمیسیۆن تاوتوێی ئەو دوو بابەتە دەکرێت. سوپاسکەوی نەرم بوون.